çaveke jinane li hewa bîtin. Li vê derê em ji kandîdeke jina Partiya Demokrata Kurdistanê dipirsin. Ew ê çi bike li Perlemanê Iraqê? Em li pêşiya baxçê şarîn yê Silêmaniyê li vê derê gava ku ez rîniştîm min hest kir ku ez di nav bajarekê tijî pêkvejiyan, bêcudahî, jin û mêr bi hev re dimeşin. Heta wê radî kes li kesê temaşe nake, kes ji bo yê din xerîb nîne. Bi rastî ev tişta xweşa min çû li Kurdistanê. Hêjayek ku jê rabêjin paytextê Rewşenbîrî. Xelkê wê bigiştî dev bikenin, keyf xwişin. Lema min xwast em kandîda me li vê derê naz bikin. Yadgarxan bizanin, Yadgarxan kî ye? Çima xwe kandîd kiriye? سەرەتا زۆر بەخێر بن بۆ شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی و هەروەها شاری پایتەختی ڕۆشنبێری. خۆ کاندیدکردنم ڕاستیەکەی بە ئامانجی ئەوەی کە بە شێوەیەکی تر من خزمەتی دۆزی ڕەوا و میلەتی خۆمی پێ بکەم. خۆ دەزانی ئێمە خەڵکی سلێمانین، خەڵکێکی بە حەماسین، خەڵکێکی حەز بە چۆنەڵێ تازەگەری ئەەکەین، حەز بە منافەسەیەکی زۆر و تند و چڕ و پڕ ئەەکەین. ئیتر ئەمە لە پێناو چه میلەتە ئەمە ڕەنگی داوەتەوانێ مێژوومان شایەتە مێژووی ئەم شارە ئەو چش لە ئاستی دەتوانم بڵێم پێشکەوتنی لە ئاستی کۆمەڵایەتیە بڵێ، لە ئاستی ڕۆشنبیریە بڵێ، لە ئاستی کللتوریە بڵێ. Yani di nav vî gelê tu jê re dibêjî tu di nav da ji dayîk bûyî gelekê çav vekirî, heş guhertinê dikin, gelekê rewşenbîrin, bihêzin, yeksan xwazin. Yadgarxanê çima xwe kandîd kiriye? Sebebê kandîdbûna te çi ye? من بێگومان هەروەکوتم خەڵکی سلێمانی لە سەرشەقام لەدایک بووم، ئێمە سەرشەقامین. یەک پەیوەندی هەیە بە بنەماڵەکەمەوە. من لە بنەماڵەیەکی شۆڕژگەر لەدایک بووم، هاتوومەتە دنیا. باوکم شەهیدە، هەروەها دوو براشم شەهیدە. ئەگەر کۆی شەهیدانی بنەماڵەکەم ئێمە ئاماژەی پێبێن دەتوانم بڵێم لە سەروی هەشت دانە شەهیدەوەیە. سەرتان ساغ بێ. زۆر سپاس دەکەم. و دایکیشم، دایکم بە حکمەوەی کە ئافرەتێکی زۆر زۆر بەهێز بوو، ئەیش لە ناو جێرگەی سیاسەت و ڕووداوە سیاسیەکانە. Yani şarazayete diyasayê de heye telwelatê Swîdê yasa xandiye kêşeyên me jî digel Iraq'a demokrata binav demokrat destûr û yasayekê li ser wereqeyê zêdetir ji 6 madeyan ku cêbecê nakin di berjewendiya xwe her wextê wan vîya yasa û destûrê bin pê dikin. Tu dikarî di vê sektorê da di yasayê da çawa xizmeta gel û millet bikey? Te çi plan heye wekî kandîdek? پلانی ئێمە ڕاستی وەکو نوێنەری کورد، من ئەڵێم وەکو نوێنەری کورد بە هیوای ئەوەی کە هەموو ئەم هێزە سیاسیە کوردیانە کە بە جیاجیا دوانیان نەبێت کە هاوپچۆرێک لە هاوپەیمانیان دروست کردووە. ئێمە کاتێک کە ئەچینە بەخا ئێمە وەکو کوتلەیەکی نەتەوەیی ڕاستیەکەی هیم بکەین، وەکو چۆنەڵێ هەڵسوکەوت بکەین، مامەڵە بکەین، ئەو ئەرکەی کە پێمان سپێردراوە ئێمە ئەرکی خۆمان بەجێبنین. ئەو ئەرکانەی ئێمەش ڕاستی ئەو پێشێلکاری ئەو مادانەیە کە بەڕێزت ئاماژەت پێدا کە وابزانم 6 مادەی دەستوریە کە ئیشی پێ ناکرێت. یەکێک لە هەرە گرنگترین لەو مادانەی کە سەرپێچی ئەکرێ بێگومان بێجگە لە بودجە، چونکم ئەو بودجەی کە لە دەستورە ئاماژەی پێراوە نووسراوەتەوانێ هەتا پێش 2014 هیچ کاتێک لە سەدا حەڤەکە عێراق نەیناردۆ بۆ کوردستان. شەڕی ئێمە لەسەر بودجە ئەبێ، شەڕی ئێمە لەسەر بودجەی پێشمەرگە ئەبێ هێزە چەگارەکانی کوردستان. چۆکم سێریکە پاراستنی ئەم قوارەیە نەک تەنها ئەم قوارە دەستوریە، بەڵکو تەنانەت دەوڵەتیش پێویستی بە دوو پایەی زۆر سەرەکی هەیە. یەکێکیان بودجەیە ئابووریە، دووهەمیان هێزە چەگارەکانە. تۆ بەم دوانە دەتوانی ئەو کیانە یا ئیتر لە هەر ئاستێکا بێ هەر قوارەیەکا بێ بیپارێزی. بۆیە ئەولەویەتی کاری ئێمە ڕاستی بودجێ پێشمەرگەیە و هەروەها قەرەبووی زیان لێکەوتوانی
دەستی ڕشەمی بەعسە ئێمە زیندانیانی سیاسیمان هەیە وایە ئێمە وێرانکردنی سەروی 4 بۆ 5,000 گوندمان هەیە ئەمانە هەمووی یا ئەنفالەکان قەرەبووی کەسوکاری کیمیاباران ئەمانە هەمووی هەتا ئێستا حکوومەتی عێراقی خۆی لێ ئەدزێتەوانێ بۆیە بۆ ئومێدەی کە ئێمە وەکو یەک دەست یەک وتاری یەک ڕنگ لە بەغدا بتوانین ناو خۆمانە لە پێشدا کار بکەین لەسەر ئەم مادانە و هەروەها ئێمە بە ئوبێدی ئەوەی کە لەم هەڵبژارنە لە دوای تەشکیلی بڵێنە حکوومەتی عێراقی دەستە و تاقیوێک بن کە بە مانای کەلیمە یەک بڕوایان بەم فیدراالی هەبێ بەم سیستەمی فیدراالی هەبێ کە لە 2005 دەستوری عێراق نووسراوە کە عێراق دەوڵەتێکی بڵێن فیدراڵە و کەسانێک بن کە بڕوایان بە پێکەوە ژیان هەبێت باشە یادگارخان ئەو بازنێت و لێ کاندیدی بازنەیەکە ژنێ دژی هەنە کاندیدن لە هەمان بازنەی پارتیێندی و لەعنێت دینە یادگارخان باوەرە ژ خەلکی سلێمانیە دەنگی خۆ بووێ بدەن باوەری بەدڵنیایەوە بۆ لەبەرەوەی کە من کچێم شارم دەتوانم بڵێم ئەگەر هەموو شار بنەماڵەی من نەناسێت دەتوانم بڵێم زیاتر لە نیوەی بنەماڵەی من دەناسێت دەزانن کە ئێمە ڕابردوویەکی زۆر پاک و بێگەردمان هەیە ئێمە بەسەر و ماڵی خۆمان لە خزمەت ئەم میلەتە بووین ماڵمان هەمیشە کراوە بووە بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە پشتیوانی ئێمە هەبووە کە پێویستیان بە هاوکاری ئێمە هەبووە جاری وەها بۆ ماڵمان هێندە قەڵباڵق بۆ کە حەماممان داخستەوە بۆ پێشمەرگا بۆ ماڵە پێشمەرگا خاولی لە ماڵمانانەماوە دەکەم بە سەرپۆشی خۆی کوڕی ئەم شارە سەری بۆ وشک ئەکردنەوانێ و دوای ئەوەش ئەوەی زۆر زۆر گرنگە چونیەکەم سەیریکە ئێستاش ئەم میلەتە ڕێزی خوێنی شەهیدانی لەلایە ئێستاش ئەم میلەتە و شاری سلێمانی ڕێزی ئەو بنەماڵانەی لەلایە کە بە پاکی خزمەتی ئەم میلەتەیان کردووە ڕۆژێ لە ڕۆژان بنەماڵەی من دەنکە گوێیەکی ماڵی پاشایان نەخواردووە خەڵکی سلێمانی تێدەگات ئەو مەسەلە چییە و هەرچی توانای کەسی خۆشم بێ من لەسەر ئەرکی خۆم خوێندنم لە هۆڵەندا تەواو کردووە لە یەکێک لە باشترین زانکۆکانی جیهان کە هەموو ساڵێک ئەو دوو زانکۆی کە من لێم خوێندووە لەسەر لیستی یونسکۆ بە باشترین لەو زانکۆیە ناوی دێتەوە و سێ زمانی ئەوروپیش دەزانم من ئەوروپام بەجێهێشت دوای چەندین ساڵ لەوێ خوێندن ئەزمموی کار من گەڕاومەتەوە بە ناو میلەتی خۆم گەڕاومەتەوە بۆ ناو شاری خۆم گەڕاومەتەوە بۆ ئەو کۆڵانانەی کە منداڵی متیا بەسەر بردووە لە پێناو چیە تەن باوەڕە بێت تەنها و تەنها لە پێناو ئەوەی کە من بە دیدێکی تازەوە بە زانستەوانێ ئەوەی کە لە هەکبەکەما هەیە بێژگە لە خوێن و لە ماڵ بوێرانی و لە ئاوارەیی خۆم و بنەماڵەکەم و ئێستا بە چەکێکی تر لە خزمەت ئەم میلەتە بم. یادگارخان ما تو ناسکری تو کی مزانی پلانین تا چنه مزانی تو جو باوری جو خلکی سلیمانی باوری او دنگ خوب دنتا بلان بکوینه ناواگل او حاضرن دنگ خوب دنه یادگارخانه اری براستی جی باوریان میران جی بکاندیدین جن هیا بچنه پارلمان عراقی دمجیوان دا هشتا او جداهی جهد گرن یان جی پایتخت روشنبیری بجوانی یکسانی خازیا خوبه او همو جداهیه جهول راکرنه به هفرا بزن لوكاف جهه عمله جهه کی گلک بقره بالغه یعنی اوکی اهنگکا بچیکا جماوری هاتیه ریک خستن لقاچاریا پارتیا دموکراتا کردستان در دورامه ام تمنین جدا دنگدرین جداین پارتیا دموکراتا کردستان دبینین دنافوان دا کاندیدک جن هيا او جون دوزانن یادگارخان کوی جاره میوانه مه ام حسکن اوین دوروبر خو حتی دست مبید جوان بپرسین آمدن دنگ خو بدن کاندیدک جن کل سنور پارێزگاه سلێمانی 5 بازنه هنه 4 کاندید ين بارتيا دموكراتا كردستان جنن يعني ركابريا جنات قال جنات
جناس شوايا يعني أفين لدورو بني من آمادنا لسر كم مرجو بنماي دنجي خبدنا كانديدين جن قبل دشنا برلمان عراقي جوي داري جوان شد خازن دست بيكش دايك أخذ برسم دايكم أتويا كم جار أمادي دنج بجناك بدي باڵێ تو دتوي كبشة برلمان عراق لو إيش لسر شيء والله تر ئاگای لە کەسوکاری شەهید بێ و ئاگای لەم میلەتە بێ کە بۆ هەموو شتێ بەدەنگتانەوەیە ئیتر ئێوەش نابێ ئیمانمانکەن ئەبێ بەدەنگمانەوە بێن ئێوەش ماما ویستم بزانم يعني ئێوە ئامادەن دەنگ بە کاندیدێکی ژن بدەن ئامادەین بە کاندی بە یادگارخان بدەین چی دەخوازی لەوێ کە لە پەرلەمانی عێراق چی بکە هەموو شتێک بۆ کورتکە نەک بۆ جەماعەتەکەی بۆ کورت بکە بۆ کورت دەچێ بۆیە نەک بۆ شخصێک و دۆشتە بۆ جەماوەری پارتی لە بۆ کورت چی بکە لەوێ چی هەیە چی باشەوەی بکە بۆ پێشمەرگاکە بۆ مارشید بکە بۆ زیندانە سیاسی بکە تا لەو شتانە بکە ئەی چی بەو پیاوانە دەڵێ کە فەرق و جیاوازی لە نێوان ژن و مێردەکەن ئەڵێ پیا بچێ باشترە ژنەکەم پێ باشەیە لە پیاو ئاما ئەو حڕە قساکە وەک پیا و ترسنۆک نییە ژن باشترە ترسنۆک نییە و ئەتوانێ قسە بکە یادگارخان ما گۆهداری ئاخفتنێن مامۆ هەمژی دایە کرد یعنی تو لەسەر ئاخفتنێن مامۆ پاشی دایێ چ دبێژی بێگومان ئەم ئەندامانەمان ئەمانە جێگەی فەخر و شانازی ئێمن ئەمانە دەتوانم بڵێن زیخەکەن ئەوە پاش ئەو هەموو ساڵە کە مامە خۆی ئاماژەی پێەیە هەر ماوەتەوانی و بڕوای ئێستاش وەکو چۆنەڵی لە بەهاردایە و هەرچی دایەشە خاوەنی شەیدە من پێڵاوی دەخەمە سەر و سەرچاوە من خۆشم کچی شەیدم هەروەها خوشکی دوو برای شەهیدیشم بۆیە ئەوەی کە مامە فەرمووی و ئەوەی کە دایەش فەرمووی من بێگومان قسەکانیان دەخەمە سەر و سەرچاوم ئەوەی کە مامە ئاماژەی پێەیە بە دڵنیاییەوە ئێمە ئەچینە ئەوێ ناچین تەنها بۆ خزمەتی کۆمەڵێک بەڵکو ئێمە دەچین بۆ خزمەتی تەواوی کۆمەلگاییە کوردەواری خانم ئایژە دەتەوێت کە یادگارخان بچێتە پەرلەمانی عێراق یان ژنانی دیکە لە پەرلەمانی عێراق چی بکەن بەتایبەت لە بوو ژن ڕاستە من زیاتر حەزەکەم کە کاندیدانی ژن بە تایبەتی لە پەرلەمانی عێراق تەنها لەسەر پرسە سیاسیەکان جەخت نەکەنەوە بەڵکو لەسەر پرسە کۆمەڵایەتیەکان لە بەرەوەی ئافرەت لە سنووری عێراق یاخود لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی تونند و تیژێکی زۆرە بێتەوە هەندێک یاسا لە پەرلەمانی عێراق دەرچووە بۆ نمونە بەشودانی کچانی 9 ساڵ کە ئەمە خۆی لەخوایە زەرێکی گەورەیە بۆ ئافرەت لەم سنوورانە هیوادارم زیاتر لەسەر پرسە کۆمەڵایەتیەکان و هەروەها لەسەر پرسی ئابووری سربەخۆ زیاتر کار بکەن چونکە بەنسبەت نەک هەر ئافرەت گەنجان کوڕ و کچانی وڵاتی عێراقیان هەرێمی کوردستان ئەگەر ئابووری سربەخۆی هەبێ زیاتر پێشەکەوێ زیاتر بیر و بۆچوونی تازەی ئەبێ زیاتر بیرۆکەی تازای بۆ پێشخستنی هەرێمی کوردستان یاخود بڵێن عێراق بەگشتی باشە ئەو خاتونە دەبێژیت ئەس هەستکەم لەسەر پرسێ ژنا بسەکنی بتایبەتی ئەو یاسا هەری داوی لە پەرلەمانی عێراقی دەرچووی لەسەر شووبدانا کچە تەمەنی 9 ساڵیە داوەژی لە گۆڕی عەرف و عادەت و یاسایە لە گۆڕی منتقێ تشتێکی منتق نییە تو ئامادەیت تا هیچ پرۆژەیەک هەیە بتایبەتی لەسەر ژنا خەباتێکی بکەی ڕاستەکەی سەرەتا ئێمە بەراوردێک بکەین و هەروەها زانیاریەکی کەمیش لەسەر دەسەڵاتەکانی هەرێم کە دەسەڵاتی تەشریعیە ئەو یاسانەی کە لە پەرلەمانی عێراق باسی هەموو ژن دەکە یعنی مەبەستەوەی تەنێک کوردستان نییە بەگشتی لە عێراق بەس سەبارەت بە هەندێک یاسا با بڵێن کە لە پەرلەمانی عێراق دەرچوو بە شودانی کچ لە تەمەنی 9 ساڵیەوانێ کوردستان ملزم نییە کە ئەو یاسایی لە پەرلەمانی عێراق دەرئەچێتە بەنی بکات و ئەمیش بکە بە یاسایەک و کاری پێ بکە شکر بۆخوا ئێمە لە پرسی ئافرەتا ڕاستیەکەی لە هەرێمە دەتوانم بڵێم ئەگەر 100 هەنگاومان نەبڕی بێ بە دڵنیاییەوە 50 هەنگاومان زیاتر بڕیوە لە عێراق و لەو یاسانەی کە سەبارەت بە مافی ئافرەت و ئەمانە دەرئەچن لەوێرە ئەم دخوازین یادگارخانێ زێدەتر بناسین پلانێ نوێ وەکە کاندیدەکە پارتیا دموکراتە کوردستانê dê çi bin zêdetir li Parlemanê Iraqê erê bawerek û dengderên partî li vî sinûrî dengê xwe bidene wê em bi hev re zêdetir wê binasin digelin. Em li şeqamê Mewlewî ne. Li vî şeqamî dunyayeke dukanên cûr bi cûr. Xelkê dev bikin bi cûş û xurûş û enerjî. Bazarekê tijî erzanî, kelecan. Me kandîda xwe îna ye,
ئەم دەژوێ بپرسن لە پەرلەمانی عێراقێ توێ تەنێ وەکە کاندیدێک یانژی پەرلەمانتەرەکە پارتی خەباتێ بکەی یانژی ji بوو تاباهیا گەل و ملات بە تایبەتی سنوورێ پارێزگەها سلێمانیە بە هەموو ڕنگ و دەنگێن خۆڤە بلا بەرسێ بدە خانما هێژە لە پەرلەمانی عێراقێ وەکو پارتیەک ئیش دەکەی یانیش پلانی جیاوازت هەیە لە بوو دەنگ و ڕەنگی جیاواز بە دڵنیاییەوە وەکو نوێنەری با بڵێن لەسەر پارتی کار ناکەم لەبەرێکەوە سیاست و مەنهەجی حیزبەکەم نییە بەڵکو ئێمە دەبینە نوێنەری هەموو کورد بۆ هەموو شارەکانی کوردستان بۆ گوند و قەزا و ناحیەکانمان و حتا تەنانەت دەبینە نوێنەری کەمەنەتەوایەتیەکانیش چونکەم دەزانین ئێمە لە کوردستاندا کەمەنەتەوایەتیمان هەیە تورکمانمان هەیە کوردان و ئاشوورمان هەیە و هەروەها مەسیحیەکانمان هەیە کاکەیمان هەیە زەردەشتیمان هەیە ئێمە کۆمەڵگایەکی هەمەڕەنگین ئەم هەمەڕەنگێش بێگومان سەرچاوەی هێزمانە بۆیە ئێمە دەبێت لەو هێزەوە ڕاستیەکەی کار و بەرنامەی خۆمان دابڕێژین ئەو هێزش هەر وای کردووە کە لە کوردستاندا پێکەوە ژیان بوونی هەبێت بە مانای کەلیمە پێکەوە ژیان بوونی هەبێت قبولکردنی ئەوی تر بۆنی هەبێ ئەمانە ڕاستەکەی هەر هەمووی دەستکەوتە ئەمانە دەستکەوتێکن کە ئێمە شانازی پێوە ئەکەین و دەبێ پەرەی پێبین و لەسەر ئەو ڕێچکەیە دە پێوایەک و ژن هاتنە پێش لە وڵاتێ ما بەتایبەت ژن کارینە ببنە سەرکردەیەن خۆ پێشی سەرکردەیەن گەل و ملەتەکێ هەیە ئێمە بیرمان نەچێت سەرکردا تەنها لە ئاستی با بڵێن لە مەجای سیاسەتە ئێمە نابێت تەنها پێناسەی سەرکردە بکەین بەڵکو ئێمە دەبێت هەڵبگەڕێنەوەی سەر بۆ نمونە دایکان ئەمانش سەرکردن بۆ خۆیان ئەمانن کە من کە ئەو برام کە سوکارمان پێگەێنە خزمەتیانەکە هەر یەکێک لەم ئافرەتانە سەرکردەی خۆیەتی جێگەی ڕێزە بۆیە سەرکردە بەڕاستیەکەی لای من پێناسەیەکی زۆر بەرفراوانە بە تایبەتی کاتێکە دێتە سەر مەسەلەی ئافرەت و سەر دێتە پرسی ئافرەت کەواتە یادگارخان دناوە vê قەرەباڵغەیە جادەیە مەولەوی شەقامێ مەولەوی بە سلێمانی بڵێم ئەف گەل و ملەتە بە پێکهاتەیەن جودا ڕەنگێن جودا چما دەنگی خوب دەنێتەوە چما بەنە دەنگی بە من لەبەرەوەی کە هەروکو پێشتر ئاماژەم پێەیە من لە بنەماڵەیەکم مێژوەیەکی پاکمان هەیە ئەو مێژوە پاکە ژواکە کە خەڵک متمانەی بە من بێت کە من وەکو نوێنەری ئەوان چوومە ئەوێ هیچ کاتێک لەسەر مافە نەتەوەیی و نیشتیمانی و شایستە داراییەکانیان سازش ناکەم هیچ کاتێک بەو مێژووەوانێ من قابلی کڕین ئەوەی کە لە لای من ئەولەویەتە ئەوەی کە لە لای من بیر و باوەڕە بڕوابوونە بە دۆزی ڕەوای میلەتەکەی خۆم بڕوابوونە بە گەشتن بە کەناری ئارام گەشتنە بە ژیانێکی شایستە و شکۆمەندی تاک بە تاکی کۆمەلگاکەی خۆم کە کۆمەلگای کوردەواریە گەلێک سپاس دەکەم یادگارخان بە هیوای سەرکەوتن بووتەوە هەموو کاندیدە ژنەکان لە کوردستان زۆر سپاس دەکەم بۆ ئەو دەرفەتە بەڵێ هێژیان لەوێ دەرێ و داوی بەرنامەی نیوەی کۆمەڵ نیوا جوواکێ لە داویە دەخوازم بێژم ڕۆژ لە پەی ڕۆژێ زێدەتر ژن دبنە سەرکردەیەن خۆ پێشی تو بخوازی ببیە سەرکردە ببە سەرکردەیە نەفسە خۆ ژیان و فکر و ڕامانێ خۆ بگوهەڕە دەرەنگ نەمینە لە دوو پێشکەتنان هەڕە بێهیڤینە بە باوەڕ بخۆ بە لەسەر مێزێ دانیشێ و دەستێ خۆ بلند بکە باخبە بڕیارێ بدە تو دکاری ئەگەر تە بڕیاردا کەس نکارە ڕێ لە تە بگرە بلا وڵاتێ مە هەر ئاڤەدان بیت هون هەر هەبن دەم باش